لە سلێمانی پزیشک و کارمەندانی تەندروستی و سەندیکاکانی پزیشکان بەردەوامن لە بایکۆتی ناوەندە تەندروستیەکان و دەڵێن ئەگەر بەڵێنی چاکردن و دابەشکردنی 30 ڕۆژ جارێکی موچیان پێنەدرێت ناگەڕێنەوە سەرکارەکانیان. لە هەمان کاتدا لێبڕینی بەشێک لە موچەکانیان بە توندی ڕەت دەکەنەوە. داواکارین کە لایانی کەم حکوومەت بەڵێنی ئەو بدا 30 ڕۆژ جارێکە موچە بدرێ، چونکە هەتاکو ئێستا بەم لێبڕینەشی کە هەیە و هەتاکو ئێستاکەوە 6 مانگێکە 2 موچە درراوە بەم لێبڕینەشەوە هیچ وعد و بەڵێنێک و هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی کەم بزانین بەرچاوڕوونیەک لەلایەن پزیشکان و کارمەندانی تەندروستیەوە کە ئەم موچەیە بەردەوامە بێ یاننا. داواکارین لە حکوومەت وەڵامێکی باتەوە لەسەر ئەو بابەتە. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە بەهۆی پێنەدانی موچەکانیان پزیشکان و کارمەندانی تەندروستی سلێمانی بایکۆتی دەوامیان کردووە. لەم چەند ڕۆژی ڕابردووشدا موچەی مانگێکیان بە لێبڕینی لە 21 پێدرا، بەڵام پێدانی ئەم موچە کرچ و کاڵا نەیگەڕاندنەوە سەر کارەکانیان. سەندیکاکانی تەندروستیش ڕەتی دەکەنەوە بایکۆت بشکێنن. بەپێی زانیاریەکانی پەیامیش هەفتەی ئایندە هەر 7 سەندیکاکە کۆ دەبنەوە و بڕیار لەبارەی چارەنووسی کەرتی تەندروستی لە سلێمانی دەدەن. داخەوە دوای ئەوەی کە دوای دوومان کاتووە لە ساڵ 22 موچەکەش بڕاوە وی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی تا ئێستا بەردەوامی لەسەر بایکۆت و بەهۆی ئەو پشوەی کە ڕاگەیەراوە تا 4 مانگ ئێمە پێش 4 مانگ لەگەڵ ڕێکخراوەکان کە لە کۆی حەوت ڕێکخراو پێکاتوە کۆبنەوەیکی خۆمان دەکەین لێوێەوە پەیامی خۆمان ڕادەگەێنین کە ئایا بەردەوامی لەسەر بایکۆت یاخود بچینەوە سەرکارەکانمان و ئێمە لە هەمان کاتیشدا بەڵێنێکمان پێدراوە کە ئەم لە سا 22ەکەی بڕاوە ئەو شوێنانەی کە ناوەندی هەستیارن کە تایبەتە بە چارەسەرکردنی کۆڕۆناوە شوێنە هەستیارەکان بە شێوەیەکی لە ڕێگەی وەزارەتەوە لە 122 موچەکان بۆ بگەڕێتەوە. ئەو بایکۆتێکە لە ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستیەوە ڕادەگەیەنێ. ئەمە بایکۆتێک ئێمە بەرپرسیارەتی هەموو نەتیجەکانیشی هەڵدەگرین. هەرچەندە ئێمە لە بەلاغەکانیشدا ئۆباڵی بەرپرسیارەتیمان داوەتە ئەستۆی حکوومەت، بەڵام بە دڵنیاییەوە ئێمە کاتێکەدا دەنیشین نوێنەری سەرجەمچین و توێژەکانی تێدایە و بە تەنسیق لەگەڵ هەموو ئەوانەی کە بایکۆتیان ڕاگەیاندووە هەوڵ دەدەین کە بڕیارێکی گشتگیری بدەین ئایا چی بە بەردەوامبوونی بایکۆت بێ یا گەڕانەوە بۆ سەرکارەکان یاخود بەم شێوەی ئێستا کە شوێنە هەستیارەکان و سنتەری چارەسەرکردنی کۆڕۆنا لە کاردا. ئێستا جگە لە فریاکەوتنەکان لە سەرجەم ناوەندەکانی دیکەی تەندروستی لە سلێمانی بایکۆتی دەوام کراوە. گەرچی بەو هۆیەوە کەرتی تەندروستی نیمچە ئیفلیج بووە، بەڵام هێشتا حکومەت بێباکە و بەڵێنی چاکردنی موچەی تەندروستکارانی نەداوە. هەر ئەمەش گرفتی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. بە جۆرێک لەم دۆخەدارە یەسەختەدا ناچارن ڕوو لە نەخۆشخانە ئەهلی و تایبەتەکان بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.